هەڵەبجە بۆ تقریبا بوو بە ئاون دەستکەوانێک هەر کەسە ترشی خۆی تیاکتێ و دوایی بەس تەقەتەقەکەی بۆ هەڵەبجە بوو بەڕاستی خەڵکی هەڵەبجە خۆی خاوەنی هەموو مەسەلەکانە لەبەرەوە خەڵکی هەڵەبجە هەر داواکارێکی هەبێت داواکارێکی ڕەوایە کۆمەڵی دروشماوە دووبارە بێتەوە ساڵانە لای ئێمە تەنها ڕۆژی کارەساتەکەیە ڕۆژی کارەساتەکە ئەنوا و ئەشکال گۆڕانکاری بەسەر ئەو شوێنەکەیانن بۆ یادکردنەوە وەڵام دوای یادکردنەوەکە تەواو هەموو ماڵ و مناڵەکەی تیا چۆ ژێرزەمینەکەی هەفتا وەش کەسی تیا بۆ کەسیان دەرنەچوون خەڵکی هەڵەبجە تەواو بێزار بوو ئەوە تا بڕوا بکە لەوانەیە ئەمڕۆ ئەوەی کە ئێوە بینی بێتان لە سا یعنی بێ ئەملاو لە هەشتای خەڵکی هەڵەبجەن و بێکە هاتووەتە دەرەوە بۆ مەزارەکە تەمەنا ئەەکەم یادی هەڵەبجێ بێتە کۆتایی هێنان بە چەکی کیمیاوی بۆ هەموو جیهان لە 1970 ئەو ڕۆژە بوو کە ژیانی هەمومان گۆڕا بە شێوازێک گۆڕا کە تا ئێسش ئێمە نەگەڕاین تۆ دۆخی ئاسایی خۆمانۆک و ژیانێکی ئاسایی من زۆر هەستی پێکەم بۆیە بەردەوام هەموو شانزەی سەیەک من لێرە بوو داوامە بچنە کۆڵانەکانی شاری هەڵەبجە لە معناتی خەڵکەکە تێبگەم بەڕاستی شاری هەڵەبجە شارێکی زۆر گەورەیە هەر شاری هەڵەبجە بوو کوردی بە هەموو دەرەوەی وڵات داساند. لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت ئەمە ئەو شوێنەیە کە شەید عومەری خاوەر لەگەڵ کۆپەکەیە تیا بوو بە قوربانی تیا شەید بوو ئێمە لەم بەرنامەیە چاوپێکەوتن لەگەڵ کەسێکاکەین کە وێنەی عومەری خاوەر دەکرێت لە کاتێکە کە لەگەڵ کۆرپەکەیە شەید بووە لەگەڵی ئەدوین ئێوەش بابیناسن کە ناوی ڕەمەزان ئوستورکە ناو بۆ 5,000 کەسیدا ئەو یەکە یەکی هەمبێژاویە Ez yani çima mesela o resmi Ömer Xawar vakas meşhur bu, vakas tesir kir. Ez ve bebejim. Dizani yani hem bezavi da daha zarok ki daha sağlık ki xwaq tijene kiriye. O suçivitine, haberi vijitine. Ama mirina ki zalime hatiye hayata vi xılas kiriye. Hem beza bavi xoya, bavi xoji vakti ki de miriniye نخواستی که گرانیا خود سر زارکی خوده و دستی خود کریه یعنی گرانیا خود دای سر دستی خود سر پیه خود ازانی از به چای پر تاثیر بیم یعنی پر متاثیر بیم مگو و انسانیتیه او قطیمه که او قطیمه کنه و چقدر ظالمن او عمر خوار و او 5,000 کس و داره و قص معصوم بون وەقەس بێگونا بوون وەقەشی ئینسان بوو من ئەمێ یەکشت ئەرزی جەنابتان کەم کە ئەڵێم لەوە بە دڵنیاییەوە ئێمە کاڵین هەڵەبجە هەموو کەس عومەری خاوەرە بینێ وایە کاڵین هەڵەبجە هەموو کەس عومەری خاوەر و مناڵەکە بینێ بەڵام وەرە با من یعنی ئێستا دنیا وای لاتۆ فکرە ئەفرۆشرێ فکرە ئەدزرێ یعنی گرنگە وەرە من فکرەکەم پێ بوو هەم فلیمکاران ئەوەی کە بێ فلیمێک دەرکات لەسەر هەڵەبجە لە تایتانیک بە قووەتر بێ منەڵم لۆگۆیەکمان هەیە لە عومەری خاوەر زۆر بە قووەترە لە هەڵەبجە ئەویش بە ناوی زەمزەم کچێک تازە کۆرپەلە دوای 2 ڕۆژ کەمەیتی دایکی بەرزەکەنەوە دەمی لە گوێی مەمکی دایکی ئەبێتەوە دەسەکا بەگریان وەرە ئەمە بکە بە فلیم من بەڵێن تێمە من خۆم کردوم بە شعر یەکەم شعر لە ئێرانە کەوترا لەسەر کەناڵە تەلەڤیزۆنە مەحەلیەکانی ئێران پەخش کرایەوە من وتومە کۆرسەکەشم دیارین لە هەڵەبجە کێوچێن یعنی لە 5,000 نەفەر کە دانیشتون تەحەدا ئەەکەم لە 4,500 زیاتر دەستی کرد بەگریان سڵاو لێبێت سڵاو لە تۆش قوربانیە تەوان خەریکی کارن بۆ یادی هەڵەبجە بەڵێ قوربان وەڵای ئەوی ڕاستی بێ من کە هاتم بۆ ئێرەوەکو ئەنجومەنی ڕێکخراوەکان هاتم ئەو بەڕێزانە بینی کە بەشی ڕاگەیاندن بوون ئیش و کارێکی زۆریان بەسەراکەوت و هەروەکو
کارێکی ئەخلاقی ویژدانی ینی پێم ڕوانەوە بەجیان بێڵم بۆیە هەتا ئێستا بڕیارم داوە لەگەڵیان نابووم و هاوکاریان بکەم من ئەڵێ سەد حەکیم بەقەت دەدارێ نازانێ ئێستا من خۆم دوو کەمەندام هەیەکیان لە 100 یەکیان لە 180 ئەو بەرکەوتەی چەکی کیمیایی تەنها لە ڕووی ئەوە نییە چارەسەریان بتێ لە 100 لەوانەیە نەبێ بەڵام چەند خۆشە ئێمە مامۆسایەکمانەیە مامۆستا کامیل کە هەناسە ئەیە یەکسەر تۆ زانین ئەو ساتێک کە کیمیابارانی هەڵەبجەیەکرێت چەند خۆشە ئەم پیاوە خێزانیشی نەخۆشە لە خزمەتی ئەو پیاوەیە چەند خۆشە ئەم حکوومەتی ئەمە بتوانێت ئەمانە دیاریکە تەشخیصیان کە شوێنێکی تایبەتیان بۆ دروستکە ئێستا من لەم شاری من و تووە کەسێک نەخۆشێکی لە نەخۆشانەی هەبێ ئەوە نییە تەنها بارگرانی نەخۆشەکە ینی خێزانەکەش هەمووی بارگرانە بێ پێوە ینی شوێنێکی تایبەت نییە بۆ ژیانی شوێنێکی تایبەت نییە بۆیە حکوومەت ئەگەر چارەسەریشیان نەکە نەشان نێرێتە دەرەوە ژینگەیەکیان بۆ دروستکە خێزانەکانیان دڵیان پێخۆش بێ بتوانن خزمەتیان بکەن ینی پێداویستەکانیان بۆ دابین بکە ینی من ئێستا چەندین پێشنیارم کردووە چەندی پێبەڵام ناگاتە جێ خۆی دەرباگلی نەکەین بڵێن هیچمان بۆ نەکرا کوا پارێزگار بوونی هەڵەبجە ئیمزامان کۆکرۆ دەنگمان ناوتمان کاکە هەڵەبجە کۆن بە پارێزگا پێشتر بەڵێنیان نەدایە کە بەڵێنیان پێدان با بەڵێنەکەمان بەرنەسەر چونکە هەڵەبجە مستحقەوەی هەموو شتێکی بۆ بکرێت بە چاوی کامێرەکەی خۆتان ببینی شتی زیاترمانەوێت شتی زیاترمانەوێت لەبەرەوە هەڵەبجە بێ بە نمونە بۆ هەموو گیان با جارێتر ئەو هەڵەبجە کارێ بکەن زیاتر خەڵک دڵی خۆش بێت یعنی بۆ ئێستا بڕۆ چاو پێکەن دەگەڵ خەڵکەکە ئەکسەرەتی ڕەخنەکەی زیاترە تاشتە باشە ناڵێ نەکراوە کراوە بەڵام ئەگەر باشتر بگرێت بۆ ئێمە ئاسوودەترە بۆ کەس و کاری شەیدان بەتەشی دوای شانزەی سێ هەموو کەس هەڵەبجە لە بیرەکات ئەوە یادی هەڵەبجەش کۆتایی هات کە لە شانزەی سێی ساڵی 2013 ئەم یادەکرایەوە ئەوەی کە بەجیان هێشت بۆ هەڵەبجە بەتەنها شیعارەکان بوون بەتەنها پەڕۆکان بوون بەتەنها نووسینەکانی سەر دیوارەکان بوون ئاخۆ ئێمە هەڵەبجە بەتەنیا بەجێڵین کە خۆی هەڵەبجە ئەڵێ لە شعرەکە بەتەنیا جێم مێڵن ئەم شەو زریان ئەمچێنێت ئێمەش لێرە لەم یادەیە جارێکی تر سڵاو نێرین بۆ هەرچی ئەو شەهیدانی کە لە شاری هەڵەبجەی خۆشەویستە بوونە قوربانی و شەهید بوون بەیواین ئەوانی کە کارەساتی هەڵەبجە تا ئێستا بەجەستەیانەوەیە خوا شیفایان بات و چارەسەریان بۆ بدرۆزێتەوە تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکترێ بینینەوە شو دمر فيه